بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەم جارم لەسەر نامیلکەیەک یاخود کتێبێکە لەسەر دایکە عایشە دایکی ئیمانداران کە لە کتێبەکەدا باس لە ڕەهەندە کۆمەڵایەتی و ژیان و مامەڵەی لەگەڵ پێغمبەری خوا صلی الله علیه و سلم و لە هەمان کاتیشدا ئەو تۆمەتەی کە خرایە پاڵی و مامەڵەی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئەو ڕوودا و ئەو تۆمەتەدا و دواتریش هاتنە جواب بۆ وەڵامدانەوەی خی گەورە بۆ پاکێتی دایکە عایشەمان کە تاقیکردنەوەیەک بۆ مەبەستە لە شاری سلێمانی و لە تەواوی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت تەنیا لە ناو شاری سلێمانی 1000 کەس ناوی نووسیوەوە بە گشتیش ژمارەکە دەچێتە 6000 کەس کە ناویان نووسیوە لە سەر هەرێمی کوردستان کە لەم تاقیکردنەوەدا بەشداری بکەن. پێم خۆشە بچمە لای بەشدار بووان بزانم تا چەند ئەم نامیلکەیە یاخود ئەم کتێبە کاریگەری لەسەر ئەوانە بووە و ئێستا پاشخانی معلومات و زانیاری خۆیان بەم پەرتوکە دەوڵەمەند کردووە تا چەند گرنگە کە ئێمە بەڕاستی ئەم جۆرە کتێب و نامیلکانە بخوێنەوە بە تایبەتی لەم سەردەمەدا کە هێرش و تۆمەتەکان بۆ سەر ئاینی پیرۆزی ئیسلام و خودی پەیامبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ چڕ بۆتەوە لەگەڵمان دابن. چۆن بوو جەناب بڕیاردا کە بەژایی لەم تاقیکردنەوە کوێتووە باسێک لە ناوڕۆی کتێبەکەشمان بوو؟ سەرەتا دەست خۆشتان لێ یەکەم وەڵایی بەشداریکردنمان لەم پرۆژەیە بە ئەرکمان زانی لەبەرەوەی کە لەم سەردەمی سۆشیال میدیایە خۆتان نەزانن کە خوێندنەوە زۆر کەم بووێتەوە بە تایبەتی ئەم بابەتە گرنگانە کە بابەتی خەتو عایشەیە کە بابەتێکی هەم ئافرەتانەیە هەم کۆمەڵگا زۆر پێویستێتی دایکان خوشکان اینجا ئێمە ژەومان بە زەرورزانی کە بەشداری بکەین ئەم زانیاریانە ئێمە هەم خۆمان وەریگرین هەم بتوانین بیگەینین بە چەند کەسێک کە چەند کۆمەڵێک بابەتی تایە ئەمە وەکو زەواجکردنی لەگەڵ پێغەمبەرگیانە درودی خوای لەسەر بێ و نیوەی فقی ئەم سەردەمە خەتو عایشە گواستوێتەوە بۆ ئەم سەردەمە تقریبا 2000 وتە و فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نقل کردووە بەڵێ زیاتر لە 2000 نقل کردووە ڕاستە فەرمووی کە ئەمەش خۆی بۆ خۆی جێگەی تێڕامانە جێگەی ئەوەیە کە ئێمە نەک بیخۆینەوە لەبەری بکەین. یەکێک لە هۆکارەکانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕیاری با بڵێن هێنانی ئەدا لەبەر ئەو داناوی زیرەکیەتی. بەڵێ یەکێک لە هۆکارەکانی ئەوە بووە کە دانا بووە زۆر زیرەک بووە کە چەندین تەلەبە لە بەردەم ئەمە گەورە بووە پەروەردە بووە کە توانیویانە بەم جوانێ بیگەێنە ئەم سەردەمەی ئێمە. تا چەند گرنگ ئەم جۆرە تاقیکردنەوەوانە ئەم جۆرە هاندانانە کە بۆ سەرکەوتوان گەشتی عومرە و چەندی خەڵاتر دابین کراوە ئەم جۆرە هاندانانە تا چەند بە گرنگە زانین؟ زۆر گرنگە چونکە یەکێک لەو هۆکارانەی کە بێتە ئەوەی کە کەسێک بخوێنێتەوە ئەم هاندانانەیە ئەم دیاریانە ئەم خەڵاتانەیە کە وات لێکا بخوێنیتەوە وات لێکە لەم تاقیکردنەوەیە بەشداری بکەی زۆر زەرورە. لە کۆتاییدا ئەگەر پلی یەکەمیش بەدەستنێری تۆ دوای سیرەکەی دەستکەوتێکی باشە کۆکردۆ لە ڕۆ زانستێکی زۆر تەواوە ئەگەر بەدەستیشی نێنی تۆ هەر زانیارێکی باشت دەستکەوتووە. کۆتا قسەم ئەوەیە کە تا چەند ئەم پەرتوکانە ئەم نامیلکیانە ئەم کتێبانە چەکێکی بەهێزن بۆ ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی ئەو جۆرە لە ئیلحاد و لەو تۆمەتانە بینەوە کە نەیارانی ئیسلام ڕوبەڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و خودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکەن. زۆر زەرورە. اینجا یەکێک لەو هۆکارانەیش کە ئێمە بتوانین لەسەر ئەمانە بەردەوام بین ئەوەیە کە هانی خەڵک بین نەخۆمان چەند چواردۆرەکەشمان هەن بین ئەمانە بخوێنەوە بەشداری بکەن لە ڕێی ئەمەوە ئەم شتانە بڵاوە بێتەوە زانیاریەکان بڵاو بنەوە ڕاستیەکانی زیاتر بڵاوە بنەوە. بڕیارەدا بەژای لەم تاقیکردنەوە بکەیت؟ والله زۆر کتێبەکەم زۆر بەلاوە شاز و چاک بوو لەبەروەی بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئافرەتان خوشکانی خۆمان ئینشەڵڵا دەرسی زۆری لێ وەرەگرین هەم بۆ هەنگاوێکی نەسیحەتێک و ئامۆژگاریەکە بۆ ئێمە. چەندێکە ئاگادار کراویتەوە لەم تاقیکردنەوە و چەندێکە سەرقاڵی ئەم هەوڵدان و کۆششکردنی؟ وەڵا هینێ کاتێکی زۆر کەم بوو بەداخەوە حەزمانە کرد تۆزە زیاتر بووە لەبەرەوەی کاتەکەی کەم بوو ماوەی کەم بوو. یەکێک لەو با بڵێن نووسینانە و ئەو دێڕانە و ئەو لاپەڕانەی کە زۆر
جەناب و سەرنجی توی ڕاکێشاوەکو خوێنەرە چی بوو چ بابەتێک بوو لە والله هەر هەمووی نازانم باسی چی بکەم هەنگاو بە هەنگاو ئەم گریانی جەناب بوو بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکە کە دەیەها کەس هەن تۆمەت و جۆرێک لە تەشیر و لەوە ئەخەنە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەتایبەتی باسێک لە هێنانی ئەم خێزانەی بکەیت جەناب زۆر گرنگ بووە کاکە گیان زۆر گرنگ بووە کاتێکە سەبر خۆمان پرچەک بکەین بەم کاتێ سەبری پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر دایکە عایشە کاتێکە چەندە یەک مانگ تەحمولی کردووە یەک قسەی نەکردووە یەک قسەی بەلە یەک قسەی نەکردووە ئەنجا سەبری باوکو و دایکی حەزرەتی عایشە ڕەزای خوا لێبێت چەند سەبریان گرتووە مەبەست کاتی ئەو تۆمەتێک کە خەنە پاڵی کە منافقەکانی خەنە پاڵی بەڵێ ئەو کە عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول ئەم هینە بڵاوە کاتەوانی ئەم بوختانە بڵاوە کاتەوە ئەنجا بەس لە ئارامگری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ بکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر سەرم سوڕماوە لە ئارامگری ئینسانێک بووە چەند بە ئارام بووە بێ ئێمەژاوە ئارام بگرین لەسەر هەموو ڕووداوەکان حەزرەتی عایشە ڕەزای خوای لێبێت چەند خوای گەورە چەند ئاەتی لەسەر ناردۆتە خوارێ لەسەر ئەم ڕووداوەی بەسەر دایکە عایشە هاتووە لەبەروەی ئێمە ڕێگە ئیماندار بین تاقیکردنەوە دێتە ڕێگامان یان مسلمانێک داعیەک بوختانێکی بۆ بکرێ نابێ ئێمە دەماودەمی بین و یەکسەر باوەڕی پێ بکەین ئەبێ بە دوای هەبگەڕین و سەبری لەسەر بگرین ئاخۆ بەکوێگە چۆن بۆ بڕیارەدا بەشداری لەم تاقیکردنەوە بکەی وەڵاهی دایکم پێشانی یام کە ئەمرە و ئەمرەی لەسەر بوو تر بڕوان ما بەشداری بکەم و لە پێنجشەمەوە الحەمدوللا سەعی بۆ بکەم ئینشەڵا دەرەجەیەکی زۆر بەرزی شێنم ماشەڵڵا بەم تەمەنە گەنجە و حەز لە عومرەیە ئاوەڵاوە باشە باسێکی ئەوم بۆ بکە لە کتێبەکەدا چەند ڕۆژ سعی کرد و هەوڵدا و کۆشش کرد بەڵێ چەند ڕۆژ کۆشش کرد سعی کرد لەم کتێبە ئەمە پێنجشەمە جومعە ئەم ڕۆژ یعنی سێ ڕۆژ سێ ڕۆژ بەڵێ باشە چی شتێک سەرنجی تۆی زۆر ڕاکێشان لەم کتێبە وەڵاهی ڕووداوی ئیفک کە ڕووداوێکی زۆر سەخت بوو لە ژانی خاتۆ خەدیجەدا عایشەدا عەفوو کە بوختانێکی گەورەی زۆر گەورەی بۆ هەڵبەسترا لەلایەن مستەحی کوڕی ئوساسەوە بۆ هەڵبەسترانی باشە تا چەند گرنگە ئەم جۆرە تاقیکردنەوانە ئەم جۆرە خوێندنەوانە ئەم جۆرە هاندانانە لەم تاقیکردنەوانەدا وەڵاهی زۆر گرنگە هەر زۆر مامۆستا ئەگەر جەناب بتخوا نەخواستە دەرەجە یەکەمیش بەدەست نێنی هەر خۆی بەشداریکردنە تاقیکردنەوەکە و خوێندنەوەی کتێبەکە خۆی سەرکەوتنە هیچ کێشەم نییە ئەگەر ئاخرەمیش بم هیچ کێشەم نییە کەیتر لە خێزانەکە هاتوو بۆم تاقیکردنیان بەس جەناب هاتووی وەڵاهی بەس خۆم هاتووم بەس هاتووی تۆ بە نوێنەری ماڵەوە هاتووی ئارەڵانسە ماشەڵڵا لە مەکتەبیش دیارە زیرێکی ئارەڵا ئینشەڵا بژیت ئینشاءڵڵا یەکەمە بیت ئینشەڵا یەکەمیش نەبی هەر یەکەمی مادەم بەژای لەم تاقیکردنەوە کردەوە هەر بژیت چی وەیە بۆ هاوتەمەنەکانی خۆت کە هاوتەمەنی تۆ لەڵە جارێ مناڵی ناچینەوە شتانە بکەین ناچین کتێب بخوێنینەوە ناچین تاقیکردنەوە بەشدار بین چیان پێڵێ بابێن امتحانەکە بکەن سعیتیا بکەن ئینشەڵا شتێکی باشیشیان بۆ دەرەچێت باسێکی ئەومان بکەن تا چەند گرنگە بەشداریکردن لەم تاقیکردنەوەانە وڵا بەڕاستی زۆر گرنگە بەشداریکردن لەم تاقیکردنەوەانە فێری چەندە زانیاریە بین جارێ بە تایبەتی بۆ ئێمە ئافرەتە زۆر گرنگە چی شتێک زیاتر سەرنجی تۆی لەم پەرتووکە لەم نامیلکە ڕاکێشە وەڵای زۆر شت دەربارەی خێزانی پێغەمبەر دردی خوا لەسەر بێ خات و عایشە زۆر زانیاریمان لێ وەرگرتووە تا چەند گرنگ ئەم جۆرە تاقیکردنەوانە ئەم جۆرە هاندانانە ئەم خەڵاتانە کە هانمان با لەوەی کەم کتێبانە بخوێنەوە ئەم بەشداری لەم چالاکیانە بکەین خۆی گرنگ خەڵات نییە لەم بەشداریکردن لەم چالاکانەیە گرنگ بەشداریکردن و فێربوونی ها زانیارێک فێربی لێوەی بەڵام هەمیشە هەندێک جار ئەو کێبرکێش تمۆحێ خاتوانێ هاندانێکە بۆ خەڵک بۆی زیاتر ڕابێن و فێری ئەم چالاکیانە بن و بەشداری تێدا بکەن
تا چەند گرنگ بۆم تاکردنەوە لای جەنابەت. وڵی زۆر گرنگە چونکە شارەزایەکی باشە بی لە ژیانی دایکمان خات و عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەنە شت هەیە کە ئێمە ئافرەتان زانیاریمانە دەربارەی بۆیە پێویستە وەکو ئافرەتێک بە تەواوەتی لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دایکە عایشەمان ئاگادار بین بۆ خۆمان و بۆ نەوەکانمان هەنێک یاسا هەیە لە یاساکانی بۆ نمونە هاوسەرگیری تەلاق بۆ نمونە پاکی خاک و هەنێ بابەتی تر هەیە کە بەڕاستی من نەمبیست بوو بەم نامیلکەیە وای کرد کە زانیاری تەواو هەبێ دەربارەی ئەو بابەتە. تا چەند گرنگم جۆرە تاقیکردنەوەانە ئەم جۆرە هاندانانە کە ڕاستە ئاماجەکە خەڵاتنی بەڵام ڕاستی خەڵاتەکەش هاندەرێکە وانە بەڕاستی وڵی خەڵاتەکە وەکو هاندێرێکە بۆ تەواوی ئەو کە خوشکبرانی کە بەشداری ئەبن ئەگەر شتێکی کەمیش بێ هەر خۆشە وەکو خەڵاتێک چ بگا بۆی گەشتێکی عمرێ ویستم ئەوە بڵم بەڵێ گەشتێکی ئەمرێ بۆ سەردانی ئەو کەسایەتێ بەڕێزانی کە قودوەی ئیسلامن لە نزیکەوە بیان بینی ئەوە زۆر زۆر شانازیەکە بۆ ئێمە مسلمانان خی گەورە بەنسیبی هەموو مسلمانێکم و خوشکبرایکی بکات لەسەر خەری ئینشاءالله. کۆتا قسەم ئەوەیە چی شتێک زیاتر لەم کتێبە سەرنجی جەنابی ڕاکێشە یعنی زیاتر ڕاوەستای لەسەری واللهی وەکو مسلمانێک لەو سەردەمەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە ژیانە ماوە بوختانێک بۆ خێزانەکەی بکرێت یەکێک کە چۆن ئەسحابەکان نزیکتر بوون لە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەنێکیان باوەڕیان پێ کرد بوو بۆ قسەیە ئەوە لای من زۆر زۆر جێگەی گومان بوو چونکە سەرنج ڕاکێش بوو عەفوو چونکە ئێمە لەم ڕۆژگارەیە بمانەوە نەمانێت تووشی زۆر حاڵەت ئەبین نەکراوە و نەژووتراوە ئەیکەن بەڵام لەو سەردەمی پێغەمبەر ئەمەشکرا بەڕاستی ئەوە زۆر زۆر یعنی بەلامەوە ناخۆش بوو کە خوێنمەوە یەکەم شت بوو کە ڕای چڵەکانم تۆ کە پێغەمبەر ما بێ لە ژیانە ئەمانە بکرێ ئابێ لەم سەردەمەیە ئەبێت چیتر هەبێ دواتر ئەچەنەکە حەزەکەم جەناب زیاتر ئەو ڕوونکەیتەوە خی گەورە پاکێتی ئەمەش گرنگی ئافرەت نییە لە ڕوویکی ترەوە بەڵێ بەڵێ خۆی لە ئیسلامە زۆر ڕێز لە ئافرەت گیراوە ئێمە ئافرەتان هەستی پێ ناکەین خۆمان بە مسلمان ئەزانین بەڵام هەست بە شانازیە ناکەین کە خی گەورە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئافرەتی داناوە یەکەم شت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بوو بە پێغەمبەر یەکەم شت کە نەیهێژ لە ئیسلامە زیندە بەچاڵکردنی ئافرەت بوو ئێمە بەوە ئەزانین ئەگەر لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ تاوای ئەو بیسەر و گوێگرانی گوێ لەم بابەتە ئەگرن ئەگەر بۆ نمونە ئازادی بە ڕوودکردنەوە بە خۆداپۆشین بە کۆیلایەتی ئەزانن بە عەکسەوە لەو سەردەمەیە کە ئەو پەیامە هاتە خوارەوە لە چک بکرێ مانای ئەوەیە تۆ سنوورێک ئەبێدانی بۆ کەسانێک بەرامبرت دەست بۆ هەموو شتێکت درێژ نەکەن داپۆشراوە بی مانای ئەوە نییە خوا نەخواستە کۆ تۆ کۆیلە بیت بۆی داپۆشین زۆر 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 زارورە پاکێتی و ئازادی تۆ ئەسەلمێنێت. بە شێوازێکی گشتی چۆنە؟ وەڵاهی زایری جارێ زۆر ئاسانە من خۆم کە هاتم بەنیازم و مشارێک بم کچەکەمم لەگەڵ بەس پرسیام گوت لە خوشکانە بۆ ئێمە شەوتیان ئێوەش توان مشارێک بینتر هەر خۆم حەزم کرد لە ژیانی حەزەتی عایشە شارەزایی مەیە شتێکی خۆش بوو لاموو مشارێک بووم دەستیان خۆش بێ شتێکی باشیان کردو و دەستی ئێوەش خۆش بێ هاتوون بۆ مقابلەکردنی ئەم خەڵکە. تا چەند گرنگە بەشداریکردن لەم تاقیکردنەوەوانە و ئەنجامدانی چالاکی ئەو شێوە؟ بەڵێ وەڵاهی بەڕاستی ضرورە ینی خوشکان هەموو ئافرەتان بێن لەم جۆرە مناسەبانە لەم جۆرە پرۆژانە مشارێک بن چونکە بەڕاستی کەسایەتێک وەکو دایکی ئیمانداران حەزەتی عایشە ضرورە هەموو کەسێ بە تایبەتی ئافرەتان و هەم برایانیش پیاوانیش بەڕاستی ژیانی ئەو بخوێننەوە بۆی بزانن بەڕاستی ژیان چییە بەڕاستی ینی مرۆڤ بۆچی وەزیفەی ئافرەت چییە بە کوردیەکەی مامۆستا ئەبینین لە ماوەی ڕابردووە یان بە درێژای مێژوو تۆمەتی زۆر خراوەتە پاڵ پێغەمبەر خاص هەر لە سەردەمی خۆیان هەم دوای خۆشی تا چەند گرنگە ئێمە بەڕاستی بەم خوێندنەوەوانە و بەم عیلم و زانستە خۆمان پرچەک بکەین لە بەرامبەر ئەم نەیارانە. بەڵێ ڕاستە شتێکی جوانت فەرموو ئەوەی خۆی بەڕاستی مادام هەر شتێک لە قورئانە تۆمار کرا بێت ئیتر تا ئەوە نەبی یەکجار ڕۆبە تا دنیایە ئەو گرفتە ڕوبەڕووی ئافرەتانە بێتەوە لە ڕاستیە مۆزوعی ئیفک و بوتان هەر هەیە لەم ڕۆژگارەیشە هەیە بۆ ئەوەی بەڕاستی ئافرەتان خۆیان لەو بەڵایە بپارێزن پێویستەکە ژیانی دایکی ئیمانداران بەوردی بخوێننەوە بۆ ئەوەی ئەگەر ڕوبەڕووی گرفتێک کێشێکی ئاوا بوونەوە بتوان خوانی لێ دەرباز بکەن و بتوانن تعامل لەگەڵ گرفتەکانی ڕۆژگارا بکەن بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا کە دنیا بۆ بەلادێ ئافرەتان گرفتیان زۆرە معاناتیان زۆرە تەنها بە دینی شارە سەرەکرێت لە ڕاستیە بەخوا خۆی نامیلکەکە زۆر کورتە بەڵام ئیتر سعیکردن و تێگەشتن لە بابەتەکانی خۆشترە اینجا لە ژیاننامەی خات و عایشە دایکی بڕواداران ینی واجبە فەرزە سەرمان کە هەر شتێک بزانین لە سەبارەت بەوەی ترێ بنشەر چۆن بڵێ جارێکی مراجعی بکەینەوە.
ئەوەی کە تێبینیمان کردووە ئەم تاقیکردنەوەانە الحەمدوللا پێشوازێکی زۆری خەڵکی بەدواوە سوڵمانانی بەدواوێ هەمیشە پڕە سوپاس بۆخوا ئەوە بینین یاریگاکە و مەیدانەکە تەواو پڕ بووە لە خانمان و زیاتر خانمان لە تاقیکردنەوە بەشدارن ئەم هاندانە تا چەند گرنگە کە هەبن و خوێندنەوەی ئەم کتێبانە و ئەم چالاکیانە بەردەوامیان هەبن. والله بەتەئکید ینی گرنگێکی خۆی هەیە خوێندنەوە هەر زۆر ئیسفادەی هەیە ئینسان بە خوێندن بەڕاستی علمی زیاکە بە تایبەت ئەم ژیان نامانە زۆر زەڕورن بۆ ئێمە بە تایبەتتریش بۆ ئافرەتان ئێمە خوشکان ینی ئەبێ بزانین کە هەموو ئەوانی پێش ئێمە بە تایبەتتریش ینی ئەمە ئەیڵێمەوە خاتو عایشە کە زۆر زەڕورە ئێمە هەموو شتێک لە ژیانی ئەو بەڕێزە بزانین. چ بابەتێکی ناو پەرتوکەکە ناو نامیلکەکە زۆر سەرنجی ڕاکێشایی وە زیاتر وەستای لەسەری؟ وڵی ئەم خانمە کە ئەوە ینی باسەکە کە 2210 فەرمودەی پێغمبەری صلی الله علیه و سلم بە بەردەوامی لە بابەتەکانی بابلە کۆمەڵایەت لە بابەتەکانی تر ینی ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە. ئەوەش بەشێکی هێنانی پێغمبەری صلی الله علیه و سلم ئەم لەبەر زیرەکیەکە و دانایەکەی بووە. تەواو زۆر ڕاستە ئەروەڵا الحەمدلله کە چەند جار ینی لە سەحابەکانی ئەو سەردەمەشا چوون ڕاوە بۆ چوونی ئەویان وەرگرتووە لە هەڵەکانە کە ڕاستیان کردوێتەوە ئەین لە کتێبەکە باسیەکات. باسێکی ئەوم بۆ بکە تا چەند گرنگە ئێمە لەم چالاکیانە بەشدار بین؟ والله زۆر گرنگە ئەگەر دەریژ نەچیت و ئەگەر هینەکەی تۆ شارەزاییەک لەو ئیناوەر ئەگری لەو ژیاننامەیە وەرەگری بۆ نمونە ژیاننامەی هاوڵان من پێشتر خوێندمەوە و زۆر سعیشم تیاکە بەڵام امتیحانمان تیانە کرد بەڵام ئەمە ژیانی خاتو عایشە گرنگە من ئێستا ینی ئەوەی کە ئێستەکێ لەم سعیکردنەیە شارەزایم لێ وەرگرتووە پێشتر هیچ معلوماتێکم نەبوو. الحەمدوللا لێرە دەبینین هەم گەنج هەم منداڵ هەم کەسانی وەکو ئێوە پیرتان نەکەم بەڵام هەر گەنجی ماشاءڵڵا یاخوا تەمەن درێژ بن ئینشەڵڵا تەمەنە بەرەکەتدار بێ هەموو چین و توێژەکە یاخوا خوای گەورە کوڕەکەی لێ نەستن ئینشەڵڵا هەموو چین و توێژەکانی تیا سوپاس بۆ لە ئافرەتان ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیەکە هەموو چین و توێژەکان ئاوا گرنگیە دەن و ئیتر پاساوی ئەوە نەمێنێ ئەم بڵێ من بە تەمەنم ناتوانم ناچمە و بڵێ مناڵم من ناتوانم تەمەن ڕێگر نییە لە زانست تەمەن هیچ ڕێگر نییە لەرز تەمەنیە کابی ئەتوانی چی شتێکی زیاتی ئەم کتێبە سەرنجی ڕاکێشای نامیلکەی کە خوێنتەوە زیاتر هەڵوێستەوە لەسەر کرد؟ ڕووداوی ئیفیک ئەوە زۆر سەرنجی ڕاکێشە زۆرش کریام زوڵمێکی گەورە بوو بەڵێ ئەی چیت هەیە بۆ ئەو ئارامگرتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەو وەڵامدانەوەی خوای گەورە کەمەش گەورەی ئافرەت دەرەخە لە خوای گەورە بە زیابی ئەوانەیە کە زوڵمیان لێ ئەکری خوای گەورە پاکیان ئەسەلمیان ئیتر لە هەر ڕێگەیەکەوە بێ هەر ڕێگەیەک بێ پاکیەکان ئەسەلمێنێ سپاس بۆ خۆ تا بە ناوی خوای گەورە بە خێراتنی ئێوەشەکەم وڵی تر ماوەیە کە ئاگادار کراینەوە ئێمەش بەشداریمان کردو هەچەند ئێمە وەکو مسلمانێک پێویستە و وەکو ئافرەتێک ئاگامان لە ژیانی خاتو عایشە بێ و بەڕاستی نمونەی ئافرەتە و زۆر لەوە زیاتریشی شایەنە چی شتێک لە نامیلکەکە لە کتێبەکە زیاتر سەرنجی جەنابی ڕاکێشا پێت وا بوو زانیاریەکە پێشتر بەو شێوە ئیدراکی نەبوو زانیاری نەبوو؟ گەورەی خاتو عایشە لەوەیە دەرەکەوێت کە ئەم هەموو گەورە پیاوانەی زانایانە چون لە ئەوە فەرمودیان وەرگرتەوە ئەوەش کە ئەڵە نیوەی فیقی ئیسلامی لە خاتو عایشەوە وەرەگیرێت یعنی ئەوە بەسە بۆ گەورەی خاتو عایشە و بۆ گەورەی ئافرەتێک وەکو ئافرەت خۆمان بەکەم نەزانین ئەوەی کە بتەوێ ئەتوانی بیکەیت ئەوەی کە خوای گەورە پاکێتی دایکە عایشەی سەلمە ئەمەش نیشانەی گەورەی ئافرەت نییە؟ بەتەکید بە دڵنیای و سەبری خاتو عایشەش و گەورەی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە مشکلەکەی گەورە نەکردو و ئەو ماوەیە سەبریان گرتووە نمونەی سەبری ئەوانیش بەڕاستی ئەوەش هەر جێگای بایەخ و نرخاندنە. سعی کردووە؟ والله ئیتر لەوەتی کتێبەکەم پێگەیشتووە بە پێی توانە سایەک. چی شتێکی ناو ئەم پەرتوک و نامیلکەی لای جەناب و زۆر گرنگ بوو سەرنجی زیاتر ڕاکێشای؟ والله هەمووی هەر سەرنج ڕاکێشانە بەڕاستی جارێ ئەوەی کە ئەو بوهتانە گەورە کە کردیان بۆ حەزرەتی عایشە بەڕاستی دڵخۆش بووم بۆی کە پاکی سەلمێنرا نابێ ئینسان لە خۆیەوە
بوختان بۆ کەس بکە بڕیار بدا لە خۆیەوە هەتا نەچێتە بنجمناوانی شتەکە. جناب وەکو هەفتەی زیاتر هەست بە ئازاری ئەو تۆمەتە ئەکەی ئەو بوختانە ئەکەی. بەڵێ وەڵا زۆر هەستی پێەکەم ڕاستی بوختانێکی زۆر گەورەیە. لە بەرامبەردا خوای گەورە پاکێتی سلمان و ئارامگرنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەش نیشانەی گەورەی ئافرەت نییە لە ئیسلامە. بەڵێ بەڕاستی خوای گەورە زۆر ڕێزی لە ئافرەت ناوە لە قورئانی پیرۆزە خوای گەورە ئەوە سورەتی مەریەمی بە ناوی ئافرەت و ناوناوە هەر بە ناوی ئافرەتەوەیە. ئەگەر ئافرەت گەورەی ئافرەت نەبێ خوای گەورە ڕێز بۆ ئافرەت دانێ ئەو سورەتان ناونانێ بە ناوی ئافرەتە. کۆتا پرسیارمەوەی تا چەند گرنگە ئەم جۆرە تاقیکردنەوەوانە ئەم جۆرە چالاکیانە هی زۆر باشە بەڕاستی وامان لێیە کە هەست بە مەسئولیت بکەین هەست بکەین کە خۆمان بناسین بزانین کە ئێمەش هەین. لە پۆی چەند؟ لە پۆلی شەشم. ئەمە دێژواتە 12 ساڵی. زۆر باشە. چەندێکە سەریق خەریکی کۆشکردن و ئەوەی لە ئەم کتێبە؟ تقریبا 2 هەفتە بێ. 2 هەفتە. بەڵێ. چی شتێک لەم پەرتوکە لەم نامینکە زیاتر سەرنجی تۆی ڕاکێشا گرنگ بوو بابەتێکی نەوعی بوو؟ وەڵا خۆم زۆر حەم لە خوێندنی سیرە و ژیانناوی پێغەمبەر و خێزانەکانیەتی بەسم کتێبەیە زۆر یعنی خۆڕاگری خاتوو عایشە لە ینی لەو هەموو بوختانەیە و چۆن تامەزرۆی زانست بۆ چەند ینی زۆر خوێندوێتی. ئەمە تا چەند با بڵین هاوکار بووە لەگەڵ خوێندنی مەکتەبی شتا قوتابخانە کاتێک کە تۆ سەرقاڵی خوێندنەوەی کتێبی دەرەوە بی بە دنیاییەوە حەزب بۆ خوێندنی کتێبەکانی ناو قوتابخانەش زیاترە بێت و مێشک زیاتر فراوان بێت تا چەند ئەمە کاریگەری هەبوو لەسەر ژەناوە؟ وڵا زۆر چونکە ینی من کاتێکە دەستم کرد بە خوێنەوەی تر ینی زۆر پێوەستی بووم و ینی هەرگیز وازم لێ نێنەوە ینی بڵێم ئەوەی کتێبە خوێنمەوە هەر زیاتریش سوودیە بۆ خوێندنەکەم و زیاتر یارمەتی داوم بۆ خوێندنم. پێشتر لە تاقیکردنەوەی ئاوا بەشداری کردووە یان ئەمە یەکەم جارتە؟ وڵا جاری پێشوش لە با ڕۆژێک و پێغەمبەرمان بژین ئەوش بەشداریم کرد هاوین بوو. ئەنجامەکە لەوا چۆن بوو؟ وڵا باش بووم هەرچەندە ئەو کاتە تقریبەن زۆر زوو کتێبەکەم بەردەست نەکەوە تر زۆر ماوەکی زۆرم نەبوو سعیتیاکەم. دایک لەگەڵ تایە ئەڵێ دڵنیامی ئینشەڵا دەرەجەی تەواوی نییە. پرسیارەکان چۆنە؟ وڵا ئاسانە. ئینشەڵا دەرەجەی تەواوی نی؟ ئینشەڵا. الله وبركاته. سلامت بچەندێکە کتێبەکە بەدەست گەیشتووە و لە کۆشکردن بەردەوامی؟ وڵا 2 هەفتەیە لەبەرەوەی من نەبووم لە ماڵ بەشداریم نەکردبوو هەفتەیە لە قورئان خوێندنەکە من 2 هەفتەیە کتێبەکەم بەدەست گەیشتووە. ساق بێ ئینشاءڵڵا. تا چەند گرنگەم جۆرە تاقیکردنەوەوانە؟ زۆر گرنگە بۆ ئافرەتان زۆر گرنگە لەبەرەوەی کە چونچێکم ئەگەر نەشارەزایەکمان لە بواری دینە هەبێ ئەمە لەخوا بەزیاد بێ زۆر باش بۆمان ڕوونەکاتەوە کە ئینسان ئافرەت بتوانێت چی بکە لە بواری دینە. زۆر باشە. یەکێک لە خەسڵەتەکانی دایکە عایشە بابەتی دانایی و زانایی و زیرەکیەکەی بووە کە تقریبا 2210 فەرمودەیەکی لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕیوایەت کرد و گواستۆتەوە. ئەمەش دەرخەری ئەوە نییە کە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە هەموو بابەتەکانی وەکو پێغەمبەری خوا خۆی ئاماژی پێ کردووە هەر بڕیارێک و کاری کردووێ لە خواوە ئەو ئەمری پێکراوە کە هەندێک کەس ئەو بابەتانە ئەکەنە تۆمەت و باس دەوەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەسەلەن چەند ژنی هێناوە هەندێکی ترڵەن گەنجی هێناوە هەر زۆر بابەتی دیکە من وەڵامی ئەو بابەتانە نەداتەوە. وەڵامی ئەوە داتەوە کەم تۆمەتە بۆ خاتوو عایشە هەڵبەسراوە ئەویش لەلایەن خوا وەحی بۆ هاتووە ئەوە یعنی هینێکی زۆر بۆ ئافرەت زۆر هین بۆ کە تۆمەتی بۆ هەڵبەسراوە بۆ خاتوو عایشە گەورەی ئیمانداران مسلمانان هینی ئافرەتان لەبەر ئەوە زۆرەوە شتێکی ڕوونکردنەوەیە کە بۆ ئافرەت ئەو شتە دەوری زۆر بینیوە. هەمیشە ئەو کەسانی کە نەیاری ئاینی پیرۆزی ئیسلامی خودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو شتێکەکەن بەڕەخنە. یەکەم خەدیجەی خێزانی ئەوە بۆ وتوانە مەسەلەن دەوڵەمەند و لەبەر دەوڵەمەندەکەی سەراوی لە خۆشی گەورەتر بووە پێغەمبەری خوا تەمەن پاڵێت. دایکە عایشە بە پێچەوانەوە کە گەنجتر بووە وتوانە گەنجتەوەتە لە هەموو بابەتێکە هەر ڕخنەیان گرتووە لە پێغەمبەری خوا. هەر ڕخنەیان لێ گردووە لە مناڵ و لە گەورە و لە بێوەژن کە هێناوێتی هەر ڕخنەیان لێ گردووە لە محەممەد صلی الله علیه و سلم. لەبەر چی ڕخنەیان لێ گردووە؟ لەبەرەوەی ئەم لە هینی ئافرەت زۆر یارمەتی ئافرەتی داوە و نەبووە دەوڵەمەندی بووە نەبووە فەقیری بووە نەبووە
ئەوە بووە کە هین بێبەس لەبەر ئیماندارێتی و مسلمانێتی خاستن خاتو عایشە دینداری بڵاوکاتەوە لەبەرەوانە بووە. کەواتە ئەم جۆرە تاقیکردنەوەنە و خوێندنەوەانە بە گرنگ گەزانی کە ئێمە بەڕاستی خۆمان پرچەک بکەین بە زانست و زانیاری. چۆن گرنگ نییە ئەرە وەڵاوانە گرنگە نەبێتەوە. ئافرەت ئێستا من یەکێکیان منم خوێنەواریم نییە زۆر گرنگە بۆ ئەوەی کە چونەتەم بوارەوە و چونەتەم قورعان خوێندنەوە چۆن گرنگ نییە بەرەوەڵا ئەو شتانە زۆر گرنگە. خوێنەواری وازام زۆر باش نییە نەوەڵڵا ئەی چۆن سوود لە کتێبەکە بینی بەس بۆ خوا خوێنمەوانێ وتی ئیسفام لەکرد لە خوای گەورە وردە خوێنمەوە وردە خوێنمەوانێ لە بە شەوشە حنجە بە حنجە باڵێ لە ماڵ و کەس هاوکاری نەکردی بۆ بخوێنێتەوە شتێ وەڵڵا بەرەوەڵا هاوکاریان کردم پیان وتی من تۆ خۆشم دڵم دایە و مێشکم دای و سپاس بۆ خوا فێر بوو. الحەمدولله. چی شتێکی زۆر گرنگ بوو لەم نامیلکەیە؟ وەڵڵی هەموو شتەکانی پێوی هەموو شتەکانی گرنگە هەموو شتەکانی ئامۆژگاری و نەسیحەتە هەمووی گرنگ بوو. هەمووی گرنگ. باشە باسێکی ئەوم بۆ کە تا چەند گرنگەم جۆرە تاقیکردنەوەوانە ئەم جۆرە چالاکیانە. سپاس بۆ خوای گەورە ڕێی دینیە و سپاس بۆ خوای گەورە فێر هەموو شتێکە بین و لە هەموو شتێگەڕێنەوە و سپاس بۆ خوا فێر هەموو شتێ بووین لە خوای گەورە بەزیاو بێ لەشی ئێوە ساغ بێت. خێربێن سەرچاو دەستخۆشیتان لێ یەکەم یەخوا هەمیشە سەرکەوتوو بن هەمیشە ئاوا بۆ کاری خێر و چاکە و بۆ ئەوەی کە دینی ئیسلام بڵاوکەینەوە هین بکەین سەرکەوتوو بین لە دینی ئیسلامە ئەم پرۆژانە زۆر یعنی ئەبێت ببێت و بۆ هەموو ئافرەتان بۆ هەموو پیاوان ئیشەڵا سەرکەوتوو بن وڵات تقریبن 15 ڕۆژ زیاترە بێت. چی بابەتێک زۆر سەرنجی ژەنابەتی ڕاکێشە لەم نامیلکە و پەرتووکەیە؟ وەڵایی ڕۆڵی ئافرەت کە ئافرەت چەند ئەبێ هۆڵی بەرز بێت و بە نرخ بێت لە ئاینی ئیسلامە یعنی پێغەمەری خوا چەند باین ڕەفتاری کردووە لەگەڵ خێزانەکانیان ئیتر زۆر یعنی بەلام و شتێکی مهم بوو کە پێغەمەری خواوە ڕێزی لە ئافرەت گرت بوو خاتو عایشەش ئەوەنە ڕێزی بۆ پێغەمەری خوا دانابوو. بەشداربووانی تاقیکردنەوەی گەشەی هزر وتیان کە بەڕاستی گرنگە لەم سەردەمەدا ئێمە بە زانست و زانیاری خۆمان پرچەک بکەین چونکە لەم سەردەمەدا لایەنی بەرامبەر چەندە بەهێز و بەچەک ڕوبەڕوومان دەبێتەوە هێندەش بە فکر و ئەو زانستەی کە خۆیان لە مێشکی خۆیانە گەڵاڵەیان کردو لە ئەرزی واقعدا بوونی نییە. تا بەرنامە و بەیگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاردە زایە ناکرد.